وڵاتانم بە بەشێک لە خاکی خۆیان هەرێمی کوردستان سیرکەن. هێرشەکانی سوپای تورکیا بۆ سەر خاکی عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی شتێکی ناڕەوایە و دەنگی گەل دەنگی هەر چوار پارچەی کوردستانە. بیسەرانی هێژام کاتتان باش. ئەمڕۆ پێنجشەمبە 18 تەموزی 2024 بە یارمەتی هاوکارانم لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل گەشتی هەواڵەکانتان پێشکەش دەکەین. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە لەبارەی ئەنجامدانی چالاکی ئاسمانی لەلایەن یەکینەکانی شەهید ئاخینی موش لە دژی سوپای داگیرکەری تورک لە زاب ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگە هاتووە یەکینەکانی شەهید ئاخینی موش لە نێوان 8 بۆ 13 تەموز حەوت چالاکیان بە کەرەستەی ئاسمانی لە دژی سوپای داگیرکەری تورک لە گۆڕەپانی بەرخۆدانی سەرگەلەی هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب ئەنجام داوە. ئاماژیان بەوەش داوە بەهۆی چالاکیەکانەوە لایەنی کەم سێ داگیرکەر سزادراون و 6 دیکەش بریندار کراون. هەروەها زیانێکی زۆر بەر مڵگەکانی داگیرکەران گەیاندرا. شایانی باسە لەگەڵ پێشکەوتنە سەربازیەکان لە جیهاندا گەریلاکانی ئازادی کوردستان لە چوارچێوەی گەریلای مدرندا خۆیان نوێ دەکەنەوە و توانیویانە هاوسەنگیشە ڕابگرن. لە ئێستادا گەریلاکانی ئازادی لە ئاسمانەوە چالاکی لە دژی سوپای داگیرکەری تورک ئەنجام دەدەن. هەروەها بە سیستەمی بەرگەری ئاسمانی قەندیل فڕۆکە بێفڕۆکەوانە چەک هەڵگرەکانی دەوڵەتی تورک دەکەنە خۆڵەمێش. بەپێی زانیاریەکان کەمێک پێش ئێستا دەوڵەتی تورک سنووری شیلاتزەی لە سنووری پارێزگای دهۆک بردومان کردووە و بەهۆیەوە 2 هاوڵاتی مەدەنی شەهید بوون. لە ستراسبورگ بانگەواز لە کۆنسەی ئەوروپا و CPT و دادگای مافەکانی مرۆڤ کرا مەبنە هاوبەشی تاوان. پاش لێدوانی هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە بە سێخۆزات کە گوتبووی دەوڵەتی تورک لە بەرامبەر هەڵگرتنی گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد داوای سازش دەکات لە شاری ستراسبورگی فەڕەنسا کۆنگرەی ڕۆژنامەوانی ئەنجامدرا. کۆنگرە ڕۆژنامەوانیەکە بە بەشداری ئەندامانی ناوەندی جڤاکی دیموکراتیکی کوردی ستراسبورگ لە گۆڕەپانی ئازادی کە 13 ساڵە بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد بەڕێوە دەبرێت ئەنجامدرا. لە چالاکیەکەدا وێنەی ڕێبەری گەلی کورد و ئاڵای پەکەکە و پانکارتی کەس ناتوانێت ئازادی ڕێبەرا پۆ بکاتە بابەتی سەودا هەڵگیرا. لەسەر ناوی دەتکەمی ستراسبورگ سیدار ئامەد ڕاگەیاندراوی خوێندەوە. لە ڕاگەیاندراوەکەدا تیشک خراوەتە سەر گۆشەگیری ڕێبەری گەلی کورد و کە 26 ساڵ بەردەوامە و پارێزەران و بنەماڵەکە ناتوانن چاویان پێ بکەوێت. هیچ زانیاریەک دەربارەی ڕەوش و تەندروستی ڕێبەری گەلی کورد لەبەردەست نییە. دستورنای داین که تکلیوی به جهانی را هبه. گله کرد و مروواهی ریبر آپو işkence گران آل سر ریبر آپو تکرن به ای که هبوناوی بزانه و به ویره بمشه. داخوازه سیستم و تجرید بداوی ببه. CPT جی لحنبری و نزلالی بدنگه. CPT مافی زیارت همی گرتیگه هن ولاتین که پیمان هنه Türkiye jî di nav de ye. Ev mav dihêle ku CPT ekîba xwe ya pispor bişîne İmraliyê hincet ji bo CPT û bê hincet serdana İmraliyê bikin û daxwaz bikin ku derhal derbarê rêber Apo de agahiyê bidin. Her wiha em daxwaz dikin ku Konseya Ewropa demistê gavekî bavêje xala siya kanûnê ye. Divê mafê bindestina mafê mirovan û azadiya bingehîn ên ku di madeya de cî digirin bê aktivkirin.
لە کاتێکدا کە هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورک تا دێت زیاتر دەبێت شاندی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە لە باشووری کوردستان خەباتی دیپلۆماتیک ئەنجام دەدا. شاندی کەنەکە بە سەرۆکایەتی هاوسەرۆکی کەنەکە ئەحمەد قەرەموس سەردانی بارگای سلێمانی تەفگەری ئازادی کردو لەلایەن هاوسەرۆکی تەفگەری ئازادی تارا حوسێن و ئەندامانی تەفگەرەکەەوە پێشوازی لێکرا. لە دیدارەکە تیشی خرایە سەر گرنگی یەکێتی نەتەوەیی و ڕەوشی کوردستان، هەروەها هەڵسەنگاندن بۆ پێشاتەکانی هەرێمەکە و هێرشە داگیرکاریەکان کرا. ئەندامانی تەفگەری گەنجانی شۆڕشگیر تەجەشە و ژنانی گەنجی تێکۆشەر تێکۆژن لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ بەڕێز و جەلان چارەسەری بۆ پرسی کورد بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد دەڕژێنە گۆڕەپانەکانەوە. گەنجانی کورد لە 20 تەمووز بە دروشمی جەنگی ئازادی سەر بخا ڕێبەراپۆ ئازاد بکات لە چەند وڵاتێکی ئەوروپا چالاکی ئەنجام دەدەن. چالاکیەکان بە پێشەنگایەتی گەنجان لە ئەڵمانیا و فەڕەنسا ئەنجام دەدرێ و بانگەواز کرا بۆ بەشداریەکی بەهێز. شوێن و کاتی چالاکیەکان بریتین لە فەڕەنسا، مارسیلیا، کاتژمێر، حەڤا، گۆڕەپانیکانی برێر. فەڕەنسا ناوەندی هەروەها لە فەڕەنسا دراگۆینان سعاتی حەڤە ناوەندی شارەکە، لە بەرلینی ئەڵمانیا کاتژمێر 18، هەروەها لە بیلیفیڵدی ئەڵمانیا وێستگەی شەمەندەفەر ئەویش سعات حەڤە. سعدی ئەحمەد پیرە و تەبێژی یەنەکە لەبارەی چۆنیەتی بەشداریان لە هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان ڕاگەیان ئێمە بە 173 کاندید بەشداری هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان دەکەین و بۆ هەر بازنەیەکیش سەرۆک لیستێکمان دیاری کردووە و دەڵێت لەم پرۆسەیەدا ئەنجامی هەڵبژاردن جیاواز دەبێت و ڕێگری لە ساختەکاری دەکرێت. ئەوەشی خستووەتە ڕوو بۆ پرۆسەی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان تا بەشکردنی بازنەکانی هەڵبژاردن بۆ 4 بازنەی کارێکی گرنگ بوو، چونکە لەگەڵ بنەماکانی دیموکراسی دەگونجێت. وتوشیەتی لە هەرێمی کوردستان هیچ لایەنێک ناتوانێت بە تەنها حکوومەت پێک بێنێت چ کورسی زیاد بکە یان کەم. ئێمە وا چاوەڕوان دەکەین کە لەم هەڵبژاردنانەدا دەنگەکانی حیزبەکەمان زیاد بکە. هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەرباشووری کوردستان بەردەوامە. دەوڵەتی تورک هاوڵاتیانی مەدەنی و ماڵ و مڵکیان دەکاتە ئامانجی دارستان و ژینگەی کوردستان و سەرچاوەی ئاو خواردنەوە و پرۆژە خزمەتگوزاریەکان وێران دەکات. ئێستاش ئۆپەراسیۆنێکی داگیرکاری فراوان بە چاوساغی و هاوکاری پەدەکە ئەنجام دەدا. لە بەرامبەر لە ناوخۆی عێراق و هەرێم هیچ هەڵویستێک دژ بەو داگیرکاریانە نییە. ژنانی چالاکوانی شاری سلێمانی لەبارەی هێرش و داگیرکاریەکان و مەترسیەکانی دەوڵەتی داگیرکەری تورک لەسەر باشووری کوردستان دەدوێن. ئەگەر بێت و بنەماڵی بارزانیەک ئەوان لە پشتیان نەبن تورکیان ناتوانێت هیچکە. ئەوەتی ئەوان دروست بوون دوژمنی مرۆڤایەتین و دوژمنی خاک و نیشتیمان و کوردستانن. ئێمە لێرە بە هەموو شێوەیەک ئیدانەی ئەکەن، بەڵام ئایا ئیدانەکردنێک بە ئێمە ئەکرێ بە تەنها هیچ ئەکرێ ئەگەر حکومەتی هەرێم خۆی لەگەڵمانە نەبێ. بەڵام لەبەر ئەمەی لەشکریکێشی تورکیا هەرگیز بێدەنگ نابین. من یەکێکم ئەگەر خوێنی خۆم ڕشتی بێ لەسەر ئەم خاک و نیشتیمانە بێدەنگ نابم ئەگەر بە تاقی تەنیاش بم. پێشمەرگە و هێزی عێراقی بەیەکەوە لەشکریکێشیان کردووە بۆ چیایگەرە. ئەوانە پێشمەرگەنین، ئەوانە هێزی زێرەوانین کە پێشڕەوی ئەکەن بۆ چیایگەرە بۆ لێدانی براکانمان لە قەندیل بکەوێ هەولێری ژەکەوێ سەربەرزی بۆ قەندیل. پەکەکە بۆتە بیان و بەڵام خۆی پەک کووردە نیشتیمانی خۆیەتی بیانۆکە پەکەکەیە، بەڵامەکو خۆی ناستراتیژەکە زۆر لەوە گەورەترا. پەیوەندی هەیە باباری ئابووری تورکیا خۆی و بەشداری بوون لە هێڵی حەریری عێراقی بەو بیانەوە ئەوێ زیاتر بێتە ناوە تا بەرهێڵەکە بکەوێت. باگەل لە چوارچێوی حیزب بێتە دەرەوە. ئەو حیزبانە هیچی حیزبی گەلی کوردنی باشە، هەموو وەکو مقاولات ئێمەیان گرتۆ بە مقاول لەبەر بەرژەوەندیەکانی خۆیان. ئەوان ئێستا تەکیدن لەوەی وەکو سیاسی نامێنن، ئێستا وەکو بازرگان لەگەڵ ئێمە معامەلەکەن تا ئەوەی حکومەت دەستیانەوە نیوەی ئەم خاک و ئاوایان فرۆشتۆ بە خۆیان نیوەکەی تریشی تا فرێ ئەکەون بۆی فریا بکەن بیفرۆشنەوە بە وڵاتانی تر. ئێمە بە خەڵکەڵین لە چوارچێوی حیزبەکان وەرنە دەرەوە. ئێوە خاوەنی ڕاستەقینەی ئەم وڵاتان ئاراستە و بە منهەجی ئاراستەی حیزبی کار مەکەن.
کوردستانیان و دۆستەکانیان لەسەر بانگەوازی کۆنگرەی جڤاکی دیموکراتیکی کوردستانیان لە ئەوروپا بۆ هەڵگرتنی گۆشەگیری و دژی داگیرکاری لە بەردەم پەرلەمانی ئەوروپا کۆبوونەوە و چالاکیان ئەنجامدا. لە چالاکیەکەدا وێنەی ڕێبەری گەلی کورد و ئاڵای پەکەکە هەڵگیرا و پانکارتی شەرمەزارکردنی داگیرکاری و گۆشەگیری بەرزکرایەوە. هەروەها هێرشە سەربازیەکانی دەوڵەتی تورکی قڕکەر بۆ سەر خاکی باشووری کوردستان و گۆشەگیری توندی سەر ڕێبەری گەلی کورد شەرمەزار کران. جێ ئاماژەیە ڕاگەیاندراوەکەیان بە زمانی ئینگلیسی و یونانی خوێندەوە. لەلایەن هەریەک لە پارتەکانی باکووری کوردستان دەبەپە و تەژەئا و دەم پارتی ڕاگەیاندراوێک بڵاو کرایەوە و هێرشەکانی تورکیایان بە هاوکاری پەدەکە بۆ سەر باشووری کوردستان شەرمەزار کرد. لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بەوە دەدرێ هێرشە داگیرکاریەکان بۆ سەر باشووری کوردستان بە تایبەت بۆ چارەسەری پرسی ستاتوی کوردستانی دیموکراتیک ئاستەنگیەکی مەزنە هاوکات لە چوارچێوەی هێرشەکاندا. لەوە تێدەگەین باشووری مەزنیش بووەتە بەشێک لە میساقی ملی و ئەکتەری سەرەکی ئەم هێرشانەیە. هەروەها ئاماژیان بەوە کردووە ئەو پاساوانەی دەوڵەتی تورک لە کاتی داگیرکردنی عەفرین و سەرەکانی و گرێسپی دەیهێنانەوە ئێستا پێویست بە ڕەوشی کوردستان دووبارەیان دەکاتەوە. هەروەها ئاماژە بەڕۆڵی خیانەتکارانەی پەدەکە کراوە و دەڵێن سیاسەتی پاشوەڕۆیی پەدەکە دوورە لە بەرژەوەندیە دیموکراتیەکەکانی کورد. لەگەڵەوەش جەخت دەکەنەوە تێکۆشانی گەلی کورد هەرگیز ناکەوێتە ژێر کاریگەری بنەماڵەیەک یان هێزێکی مەرکەزی بەڵکو لەسەر بناغی بەرژەوەندیەکانی گەل و بەهاکان بەردەوام دەبێت و دەڵێن ئەوانەی هەڵدەدەن ئەم تێکۆشانە شکۆدارە هەڵوەشێننەوە و لە ئامانجەکەی دووری بخەنەوە و بێبەهای بکەن لە بەرامبەر دادگای مێژوودا مەحکوم بە لەناو چوونن. هونەرمەندانی تەفچاندی فەڕەنسا لە ناوەندی کوردی ئەحمەدکایە لە پاریسی پایتەختی فەڕەنسا کۆبوونەوە دەربارەی گۆشەگیری و سەودا لەسەر چاوپێکەوتنی بنەماڵ و پارێزەران لەگەڵ ڕێبەری گەلی کورد کنگرەی ڕۆژنامەوانیان بەست. ڕایانگەیان ئەم نزیکایەتیە نائەخلاقیە لەسەر ڕێبەری گەلی کورد ڕەت دەکەینەوە و ئەوان دەڵێن وەک هەمومان دەزانین چارەسەری بنەڕەتی پرسی کورد لە ئیمراڵیە پێویستە گۆشەگیری هەڵبگیرێت. گۆشەگیری تا دێت قوڵتر دەبێتەوە. ئێمە پیلانگێڕی و گۆشەگیری نێونەتەوەی ساڵی 1999 لەوە بەدواوەش قبول ناکەین. بانگەواز لە هەموو هونەرمەند و ڕۆشنبیر و گەلەکەمان دەکەین دژی داگیرکاری باشوور و خیانەتی پەدەکە و گۆشەگیری تێکۆشانی نەپساوە بکەن. بە پێشنگایەتی دەستپێشخەری گەلی عامودیە گەل خڕ کۆبوونەوە و هێرشی دەوڵەتی داگیرکەری تورک و خیانەتی پەدەکیان بە ڕێپێوانەیەک شەرمەزار کرد. لە ڕێپێوانەکەدا پێکاتەکانی ئیداری خۆبەڕێوەبەری دیموکراتیک و نوێنەرانی پارتە سیاسیەکان بەشدار بوون. ڕێپێوانەکە لە گۆڕەپانی شەهید جیهان دەستی پێکرد وێنەی ڕێبەری گەلی کورد و ئاڵای پەیەدە و کۆنگرەی ستار هەڵگیران و بە دروشمی بژی بەرخۆدانیگەری لاو بمرێ خەیانەت و نابۆ داگیرکاری و خیانەت تا ناوەندی گەنجان ڕێپێوان کرا. لەسەر ناوی دەستپێشخەری گەل هاوسەرۆکی مەجلیسی پەیەدەی عامودا فواد دوکری ڕایگەیان هیچ کات گەل بەرامبەر بە هێرش و ستەم سەری نەوی نەکردووە. هەردەم بەرخۆدانی کردووە. فواد دووکاتی کردەوە دوژمن هەڵدەدات یەکێتی جڤاک تێک بدات. مەزنترین چەکی دژی هێرشەکان یەکێتیە. لە ژنێف هەشتامین دانیشتنی کۆمیتەی ڕێگری لە شکنجەی نەتەوە یەکگرتووەکان دەستی پێکردووە. لە چوارچێوەی دانیشتنەکەدا پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە تورکیا تاوتێ دەکرێت. راپۆرتەرانی کۆمیتەی ڕێگری لە شکنجەی نەتەوە یەکگرتووەکان نوێنەری ڕێکخراوە مەدەنیەکان کە پێویست بە تورکیا راپۆرت پێشکەش دەکەن هەروەها شاندی تورک بەشداری دانیشتنەکە بوون. راپۆرتەرانی تایبەتی نەتەوە یەکگرتووەکان دژی ئەشکنجە تیشکیان قسە سەر پێشێلکاریەکانی مافی مرۆڤ بە تایبەت لە زیندانەکانی تورکیا و کوردستان. هەروەها راپۆردەری تایبەت مایدە ئانوکۆ لە وتەکانیدا هەڵسەنگاندنی بۆ گۆشەگیری ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان کرد. لە وەڵامدا فاتح گۆنکۆر جێگیری بەڕێوەبەری گشتی سزا و زیندانەکانی وزارەتی دادی تورکیا دەربارەی پێشکاری ماف لە زیندانەکانی تورکیا و هەروەها دەربارەی گۆشەگیری ئیمراڵی وەڵامێکی کورتی دایەوە هەرچەند کارە تایبەتەکانی بەرامبەر ئیمراڵی قبول نەکرد بەڵام لە بەرگریەکەیدا گۆشەگیری ئیمراڵی
منداڵی قبول کرد. هەشتایەمین دانیشتنی کۆمیتەی ڕێگری لە ئەشکەنجەی نەتەوە یەکگرتوەکان 26 تەمموز کۆتایی دێ. بەرنامەکە سبەی بە دانیشتنی تورکیا بەردەوام دەبێت. زێر بەرزترین نرخی تۆمار کرد لەسەر ئاستی جیهان و بۆ یەکەم جار لە مێژوویدا گەیشتە 2479 دلار بۆ هەر ئۆنسەیەک. نرخی کانزا زەردەکە بۆ ماوەی مانگێکە بەردەوامە لە بەرزبوونەوە. ئەمەش پاش ئەوە دێت داتاکانی هەڵاوسان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کەمی کردووە و ئەگەرەکانی کەمکردنەوەی ڕێژەی سوودی بانکی زیادی کردووە. هاوکات جێرەمی پاوەڵ سەرۆکی بانکی ئەمریکا لە دواهەمین گوتاریدا لەسەر ڕێژەی سوودی بانکی ڕایگەیاند کەمکردنەوەی ڕێژەی سوودی بانکی بڕیارێکی دوور و ساخت نییە. نرخی زێر لە بورسی جیهانی لە ماوەی 6 مانگدا بە ڕێژەی 22% زیادی کردو. لە هەرێمی کوردستان یەک مسقال لە 6 مانگدا 95,000 دیناری چووەتە سەر. کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە ڕۆژی 4 تەمموزەوە دەستی کردووە بە وەرگرتنی لیستی بربژێرانی هاوپەیمانێتی و حیزبەکان و بربژێرانی تاک و پێکهاتەکان کە خوازیارین بەشداری لە هەڵبژاردننی خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان بکەن. بە گوێرەی ڕاگەیاندراوی کۆمیسیۆن ئەمڕۆ 8 تەمموز دوایین وادەیە بۆ وەرگرتنی لیستی بربژێرەکان. بڕیاریشە دوای قۆناغی وەرگرتنی لیستی بربژێرەکان کۆمیسیۆن جارێکی دیکە تیر و پێشک بۆ پێدانی ژمارە بە لیست و بربژێرەکان بکات. بە گوێرەی مەرسومی سەرۆکی هەرێمی کوردستان 20 دەی 2024 خۆلی شەشەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە دەچێت. هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد بن.